ئەم کاتتان باش خوێندکارە ئازیزەکانم، هیوادارم کە زۆر باش بن. ئەمڕۆ وانی ئەمڕۆمان 5 بۆ 2 باسی چیەکەین؟ بارەکانی جوتبوونی سێ گۆشە. 5 بۆ 2 بارەکانی جوتبوونی سێ گۆشە. بارەکانی جوتبوونی سێ گۆشە بزانین چییە؟ ئەڵێن کاتێک کە دوو سێ گۆشەمان هەبێت، چۆن بزانین ئەم دوو سێ گۆشەیە کە هەمانە چیە بن؟ جووتە بن. کەواتەیە چی ئەکەین؟ پێش هەموو شتێک ئێمە ئەبێ گۆشە هاوجەکان و لا هاوجەکان بزانین ئایا گۆشە و لاکانی هاوجێن؟ ئەگەر هاوجێ بوون ئەوە ئەڵێن دوو سێ گۆشەی کە هەمانە چین؟ جووتن. سیرێرەکان ئازیزەکانم، ئەمە سێ گۆشەی ئەلف با جیم، ئەمەشیان دال ها واو. ببورن ئەگەر سێ گۆشەکانم زۆر جوان نەبن. سیرێرەکان ئازیزم، یەکەمیان بۆ گۆشە هاوجەکان ئەبێ ئەو گۆشانەی کە هەمانە هەمان شوێنیان هەبێ. واتە لێرەیە گۆشەی با لەگەڵ گۆشەی ها ئەگەر دیقەت بن هەمان شوێنیان هەیە، کەواتە ئەو دوو گۆشەیەم چین؟ هاوجێن. کەواتە ئەڵێن گۆشەی ها لەبەر ئەوەی گۆشەیە هێمای چی لەسەردانین؟ هەشتەکە بمانەی چیەت؟ گۆشە. هاوجێیە لەگەڵ کێیە؟ گۆشەی بامان. باشە ئازیزەکانم، دوای ئەوە چ گۆشەیەکی ترم هەیە هاوجێ بێ؟ گۆشەی ئەلف لەگەڵ گۆشەی دال. ئەو دوو گۆشەیەشم هاوجێن، هەمان شوێنیان هەیە، کەواتە ئەڵێن گۆشەی دال هاوجێیە لەگەڵ گۆشەی ئەلف. پاشە کێمان ماوەتەوە؟ دڵنیام کە ئەیزانن گۆشەی جیم لەگەڵ گۆشەی واو، کەواتە ئەم دوو گۆشەیەشمان هاوجێن. باشە ئازیزەکانی من، ئێستین بۆچی؟ لا هاوجەکان. باشە، لا ناوی خۆی بخۆیت، واتە لاکانی سێ گۆشەکەم. مادەم سێ گۆشەیە کەواتە بەدڵنیایەوە چەند لاشم هەیە؟ سێ لا. کێم هەیە؟ ئەلف با لەگەڵ کێیە هاوشوێنە؟ دال ها. کەواتە ئەڵێن دال ها لەبەرەوەی ڕاستەهێڵە، هێمای ڕاستەهێڵی کەژین، هاوجێ لەگەڵ کێیە؟ ئەلف با. ئێستا ئێوە پێم بڵێن چیترم هەیە کە هاوجێ بێ؟ بێگومان دڵنیام لەوەی کە ئەیزانن با جیم لەگەڵ کێ؟ واو ها. کەواتە ئەڵێن با جیم هاوجێ لەگەڵ کێیە؟ لەگەڵ واو ها. ئێستا تاکە لایەکە ما بێتمان ئەلف جیم لەگەڵ دال واو. ئەڵێن ئەلف جیم هاوجێ هاولایە لەگەڵ کێیە؟ لەگەڵ ئەلف جیم لەگەڵ دال واو. باشە گیانی من، کەواتە مادەم لاکانی هاوجێن و گۆشەکانیش هاوجێن، کەواتە ئەو دوو سێ گۆشەی کە هەش من چین؟ هاوجێ ئەبن. کەواتە سێ گۆشەی دال واو ها جووتە بێ لەگەڵ سێ گۆشەی کێیە؟ ئەلف جیم با. باشە گیانی من، ئەمە بۆ تا ئێرە بۆ دوو سێ گۆشەی جووتبوو زانیمان چییە؟ بەڵام سێ بێڵگەنەویستمان شەرت نییە هەموو جارێک ئەگەر ئەو دوو سێ گۆشەی کە هەمانە لاکان و گۆشەکانی چی بن؟ هاوجێ بن. کەواتە ئەی چی بکەین؟ بۆ ئەم حاڵەتە 4 بەڵگەنەویستمان هەیە، بە پێی نەخشەی زاراوەکان بۆتان ئەەکەم تا بیرتان بمێنێ. بەڵگەنەویست 4 بەڵگەنەویستمان هەیە. یەکەمیان ئەڵێ ئەتوانین بەهۆی هەر سێ لاکەیەوە بزانین. واتە ئەگەر دوو سێ گۆشەم هەبوو، هەر سێ لای هەردووکیان وەکو یەک بوون، واتە یەکسان بوون بە یەکتری، ئەو هەردوو سێ گۆشەکەم جووت ئەبێ. بۆ نمونە دوو سێ گۆشەی لەم شێوازەم هەیە. ئەگەر ئەم دوو لایەی یەکسان بوون بە یەک و ئەم دوو لایەشی کە هاولان یەکسان بوون بە یەکتری و دوولای سێهەمیش یەکسان بوون بە یەکتری، ئەوە دوو سێ گۆشەکەم چێ بن؟ جووتە بن. بەڵگەنەویستی دووەم ئەڵێ چی؟ ئەڵێ شتێکی تریشمان هەیە کە چییە؟ لا گۆشە لایە.
واتە ئەگەر من 2-3 گۆشەم هەبێت 2 لاو گۆشەیەکیان هاوجێ بوون ئەوە ئەو 2-3 گۆشەیەم چێبێ جوتە بن بە یەکتری و بەڵگەنەویستی سێیەم ئەڵێ ئەگەر 2 گۆشەم هەبێ لەگەڵ لایەکە واتە گۆشە لا گۆشەم هەبێ ئەوە بە دڵنیاییەوە 2-3 گۆشەکەم چییە بن جوتە بن واتە من ئەگەر 2 گۆشەم هەبێ هاوجێ بن یەکسان بن بە یەکتری و یەکێک لە لایەکانیشی یەکسان بوون ئەوە ئەو 2-3 گۆشەیەم چێبێت جوتە بن بەڵگەنەویستی چوارەم بە پێی چی ئەزانین ژێ لا بزانین بە پێی ژێلاکەمان وێنەکەمان بەم شێوازەیە سیریکەن ئازیزم ئەگەر هاتوو ئەمە ژێکەمانە لەگەڵ ئەم دوولایەمان یەکسان بوون بە یەکتری ئەوە پێی ئەڵێن ئەو 2-3 گۆشەی کە هەمە چێ بێت جوتە بێت سێری نمونەی کتێبەکەتانتەن باوکە نمونەی یەکەمی کتێبەکە لەبەر ئەوەی ئەم دوولایی 3 گۆشەکەم یەکسانن و ئەم دوولایەش یەکسانن و لام میمیش هاوبەشە لە نێوانیان هەر یەکسانە بۆ هەردوو 3 گۆشەکە کەواتە بەپێی بەڵگەنەویستی لا 2-3 گۆشەکەم چێ بن جوتە بن لێرە لەم نمونەیە سێرکەن ئازیزی من لەبەر ئەوەی لێرەدا هەردوو گۆشەکەم گۆشە وەستاوە بۆ هەردوو 3 گۆشەکەم وایە کەواتە ئەم دوو گۆشەیەم یەکسانن و لام نون لایەکە کە هاوبەشە لە نێوان هەردوو 3 گۆشەکەم یەکسانن بە یەکتری لام نونەکەم لەم گۆشەیە لە گۆشەکەی بۆ کردوم بە دوو لەتەوە کەواتە ئەم دوو گۆشەیەشم هەرچیە یەکسانن کەواتە بە پێی گۆشە لا گۆشە 2-3 گۆشەکەم چێ بن جوتە بن باشە باوکی جان سێری ئەم نمونەیە بکەن ئەگەر دیقەتی ئەم نمونەیە بن لە لام ئەلفەکەیە زۆر جوان لام میمە عەفو لام میمەکەم ژێی 3 گۆشەکەمە کە بۆ هەردوو 3 گۆشەکەم چییە هاوبەشە و نون میم و کاف لامم ئەو دوولایەش هەمەی چیەوە پێم وەکو یەک واتە یەکسانن کەواتە بە پێی ژێلا ئەو 2-3 گۆشەیەشم چێ بن جوتە بن یا سەیری ئەم نمونەیەکەن باوکی جان ئەگەر دیقەت بن جیم بە لەگەڵ دال نونا یەکسانن با نون و جیم دالیش هەرچین یەکسانن و با دالیش هاوبەشە لە نێوان کەواتە بە پێی یاسایی لا 2-3 گۆشەکەم چێ بن جوتە بن